أناناس أناناس شيبيا برتقال فلان أو برتقال أو بابايا أو نسيت وميلو أناناس هاي حكي تعرف هاي كيف الكلام تفضل شكرا من ناوم سامان صادقة ماوەیەکی زۆرە لێرە دوکانمانەیە سەرزات و میوەی وشکراوە و شیرینی و بابەتانە شوێنمان دەکەوتە بەرامبەر خەڵاتی لە مێژەوە ئێمە بەو کارەوە خەریکین و سەبرسەبەرەوە و پێش چووینە ئێستاکە ینی جۆرەها میوەی وشکراوەمان هەیە هەم لە دەرەوە و هەم لە ناوەش خۆمانیش هەیە بابەتی زۆرە ینی نزیکەی 15 بابەتی هەیە میوەی وشکراوە بگرە زیاتریش ئەم هەندێکمانەیە مەسەڵەن ئێستاوانە تایلەندی و میوانە پاپایە پۆمیلۆیە ئەنەناسە کیویە هەنارە و گێڵاسە و هەرمێ و هەنجیر و ئەو بابەتانە زیاتر میوەکان زیاتر لە دەرەوە دێ بەڵام هەمانە مەسەڵەن ئێستا هەنجیرە خۆمانەیە قەیسیە هەڵوژەیە ئەو بابەتانە هەندێک موسم هەیە هەمانم بەس بە دایمی ناتوانین بڵێ بەشی ئەوە ناکە دایم هەمان بێتن چکە خواز زیاترە لەوەی بەرهەم بەس میوەی ئەوانی کە لە دەرەوە دێن بەدایمە هەیە و بەردەوام لامان دەزەکەی ئێستا هەمانە میوانە تایلەندیە ئەنەناسە پۆمیلۆیە ئەوە پاپایە کیویە هەیتمان قەیسیە تایلەندیەوە هەر خۆیان ڕەنگەکانیان دیاری دەکەن ئەو میوانە کە وشک دەکرێنەوە هەیە شەکی پێوە دەکرێ هەیە بێ شەکرە سروشتیە سروشتەکەی کە وشکرێتەوە تۆزێک ڕەنگەکەی لەگە وشکردنەوەی وشک دیارە ینی شێوەیەکی جوان نییە وەکو ئەوەی کە شەکی پێوە کە شەکی پێوە دەکرێت ڕەنگەکەی وەکو خۆی دەبینێتەوە شێوەیەکی جوانی هەیە بەڵام سروشتەکە ئیستیفادەی زیاترە لە ڕووی تەندروستیەوە ماوەی بەسەرچوونی ئەو میوانە ساڵێک تا 2 ساڵ میوە لەگەڵ میوە دەگۆڕێتن بە پێی وشکردنەوەکە هەیە تا تاریخی 2 ساڵ لێدراوە هەیە ساڵێکە چەند بمێنێتەوە تامەکەی دەگۆڕێ بگرێت تامی کەونی لێدێ بەنیوەتی دایمان خۆشترە مشتری هەیە دکتۆر بۆی نووسیوانی دەتوانانی بەس ئەو میوەی بخوا بۆ ئەوی ئیستیفادەی بکات وەکو چارەسەر بەکاربینی وەکو پرۆتین و چەندین ڤیتامین لە میوەی وشکراوەدا هەیە لە تەڕەکەی دانیا کە وشکێتەوە ڤیتامینیانە وەردەگری کە لە تەڕی دانیە مێوەی شک بە ئەنواع مێوەی شکێ خۆخ هەیە کیوی هەیە هەرمی هەیە مۆز هەیە بە کاکای بلێم گوندۆرە هەیە شفتی هەیە تەماتە هەیە هیچ دەکرێت بە کاکەی بلێم ئاڵو باڵو هەیە بە کاکەی بلێم ئەوانە ئەو مێوەیشکانە تەبیعیە ئیرانی هەیە تایلەندیشێت لە ڕووی تەندروستی زیانێکی نییە بەس تامەکەی دەمێنێتن بەس وەکی تامی تازە نییە بەس تامەکەی هەر دەداتن عینەن تامی خۆخەکەی دەداتن شیرناتەکەی قیچەک نامینی حسابکە لە بۆ کابرا دەبینی سوکەریە ئەوەی دەخواتن کابرا خۆی لاواز دەکاتن ئەو شتانە دەخواتن لەبەر ئەو شتانە ئەوەی ئیستعمال دەکەن هاي حكي تعرف هاي كيف الكلام